بەشی سێم و کۆتایی هەڵسەنگاندنی هاوبەشی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیست ئێران و ڕێکخراوێک لە کارانی شۆڕژی ئێران ناسراو بە ڕاهی کاریگەر لە ژێر ناوی شەڕ ژەهرێکی کوشەندە بۆ بزوتنەوەی شۆڕژێڕانەی ژینە شەڕخوازان دوژمنانی بزوتنەوەی شۆڕژێڕانەی ژن ژیان ئازادی. خاڵی پێنجەم ڕێگە خۆشکردن بۆ هێرشکردنە سەر ئێران. ئێستا پرسیاری سەرەکیەوەیە کە ئایا ڕژیمی ڕەگەزپەرستی ئیسرائیل بە مەبەستی بەرەو پێشبردنی سیاسەتی گۆڕینی بنەڕەتی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێرش دەکاتە سەر ئێرانیش؟ وا پێدەچێت ئیسرائیل کە لە سیاسەتە دەستدرێژی کارانە و جینایەتکارانەی خۆی لە هێرشکردنە سەر ژێرخانەکانی غەزە و لوبنان و یەمەن لەگەڵ بێدەنگی وڵاتانی عەرەبی بەرەو ڕووبووەتەوە و گوشارێکی کەوتۆر لە لای ئەمریکا وڵاتانی ڕۆژاواوە لەسەر خۆی هەست پێناکات دۆخەکە بۆ ئاراستەکردنی شەڕ بەرەو ئێران بە گونجاو بزانێت. بەڵام لە هەمان کاتدا هێرشکردنە سەر ئیسرائیل کارێکی ئاسان نابێ و ببورن هێرشکردنە سەر ئێران کارێکی ئاسان نابێ و بێگومان بۆ ئەم بابەتە پێویستی بە ڕازیبوون و پشتیوانی ئەمریکا دەبێت. بەڵام پێدەچێت کە ئەمریکا و هاوپەیمانە ڕۆژاواییەکانی لەوە نیگەرانن کە ئێران بکێشرێتە ناو شەڕەکە و دژایەتی دەکەن. ئێستا پرسیاری سەرەکیەوەیە کە ئەگەر ئیسرائیل بە پشتبەستن بە شێوازە کرداریەکانی لە غەزە و لوبنان و یەمەن هێرش بکاتە سەر ئێران ئێمە لەگەڵ چ دۆخێکدا بەرەو ڕوو دەبینەوە. نفوزی زانیاری مخابراتی موساد لەسەر ئێران لە ڕێگەی دزەکردنە ناوڕێزەکانی ڕژیم و ئاوەڵەبوونی ئاسمانی ئێران بەهۆی لاوازی سیستمی بەرگری ئاسمانی و نەبوونی هێزی ئاسمانی پێشکەوت و هاوکات لەگەڵ بێدەنگی مانەدەری وڵاتانی عەرەبی و هەروەها نەبوونی گوشارێکی کاریگەر لەلایەن ئەمریکا وڵاتانی ئەوروپا و دەرفەتێکی مێژووی بۆ ئەرتەشی ئیسرائیلی خۆڵخاندووە و بۆ ئەوەی ژێرخان و دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران بردومان بکات یان بەشێک لە بەرپرسانی باڵای ڕژیم ئیسلامی تێرۆر بکات. ئاشکرایە کە هەوڵێکی لەم چەشنە لەگەڵ کاردانەوەی توندی کۆماری ئیسلامی بەرەو ڕوو دەبێتەوە. ئێستا کۆماری ئیسلامی بە جێبەجێکردنی بەڵێنی سادقی دوو و هەروەها هەڕەشەی نوێ هەوڵ دەدات بە پشتبەستن بە توانایی موشەکەکانی ڕێگری لە بە ئاکامگەشتنی ئەو سێناروێیی ئیسرائیل بکات. وەها دۆخێک چەند هەفتە بەر لە هەڵبژاردنەکانی سەرۆک کۆماری لە ئەمریکا حیزبی دموکراتی ئەمریکا و دەوڵەتی بایدنی لەگەڵ قەیرانی جددی بەرەو ڕوو کردوێتەوە. هەوڵەکانی نەتانیاهۆ بۆ ئەوەی کە بەڕاکێشانی ئەمریکا بۆ شەڕ لەگەڵ کۆماری ئیسلامی و کاریگەری دانان لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا ئەگەری سەرکەوتنی دۆناڵد ترامپ لە هەڵبژاردنەکاندا و بوونی ناوبراو بە سەرۆک کۆماری ئەمریکا بەهێزتر بکات. ئەزموونەکانی تا ئێستا دەری دەخەن کە دەوڵەتی بایدن دەسەڵات و ئیرادەی پێویستی نییە بۆ کاریگەری دانان لەسەر دەوڵەتی نەتانیاهۆ. بە برمەسگەیاندنی دانوستانەکانی ئاگربەز لە غەزە بە مەبەستی ئازادکردنی بارمتە ئیسرائیلیەکان دوای ڕازیبوونی ئیسماعیل هەنیە و شکستپێنانی وتوێژەکانی ئاگربەز لە لوبنان دوای ڕازیبوونی حەسەن نەسڕوڵڵا لەلایەن نەتانیاهۆوە سەرەڕای ڕەزامەندی ئەمریکا نیشانەی بێتوانایی ئەمریکایە بۆ کاریگەری دانان لەسەر پرۆسەکە. ئەم بابەتە لەوانەیە سەبارەت بە دۆخی ئێرانیش دووپات ببێتەوە. خاڵی شەشەم شەڕخوازان دوژمنی شۆڕشی خەڵکی ئێرانن. مەترسی ڕاکێشانی شەڕ بۆ ناو ئێران و بردومانی وڵات لەلایەن جبەخانەی ئەرتەشی ئیسرائیل و ئەگەری لێدانی گورزی قورس لە ڕژیم ئیسلامی لەگەڵ کاردانەوەی جۆراوجۆر لە نێو ئێرانیان و هێزە سیاسیەکاندا بەرەو ڕووبووەتەوە. ئۆپۆزیسیۆنی دەستی ڕاستی لەوانە سەڵتەنەتخوازان و گروپەکانی لایەنگری گۆڕینی ڕژیم لەلایەن زڵهێزە بیانیەکانەوە پشتیوانی لە ڕاکێشانی شەڕ بۆ ناو ئێران دەکەن. جموجۆڵی ڕەزا پەهلەوی و مریەم ڕەجەوی لە دیدار و چاوپێکەوتنە سیاسیەکان لەگەڵ سیاسەتمەدارانی دەستی ئوروپا و ئەمریکا و هەروەها پشتیوانی ئاشکرایەوان لە سیاسەتی وێرانکاری ئیسرائیل لە غەزە و لوبنان نیشانەی هاو ئاراستەیی ئاشکرای ئەوانە لەگەڵ فاشیستەکانی ئیسرائیل. کۆمەڵێک لە هێزە شۆڕژگەڕە چەپەکان و بەشێک لە کۆماری خوازەکانی ئێران وێ ڕایجەختکردنەوە لەسەر مافی بێ ئەملاوە و لای خەڵکی ئێران بۆ خۆڕزگارکردن لە چنگ ڕژیمی فاشیستی ئیسلامی دژی دەستێوەردانی هێزە دەرەکیەکان لە کاروباری ناوخۆی ئێران و وێرانکردنی ژێرخانی وڵات لەلایەن زلهێزە دەرەکیەکانەوە. پێویستە لەسەر ئەو خاڵەت جەخت بکرێتەوە کە هەر هێزێک کە ئیدعای پێشکەوتنخوازی و دیفاع لە مافەکانی مرۆڤ بکات و لایەنگری خۆشگەزەرانی و بەختەوەری خەڵکی ئێران بێت ئەگەر لە ئاست ڕەنجوازارەکانی خەڵکی غەزە و لوبنان و یەمەن بێدەنگ بێ و بێ هەڵوێز بێت
لە جەنایەتەکانی ئەرتەشی فاشیستی ئیسرائیل لەم شەڕە ماڵوێرانکەرەدا چاوپۆشی بکات و تەنیا جەخت لەسەر جینایەتەکانی فاشیزمی ئیسلامی دەسەڵاتدار لە ئێران بکاتەوە دەبێت پاڵنەر و ئەنگیزە خەباتکاریەکانی بکەوێتە ژێر پرسیارەوە. ئەم جۆرە هێزانە هاوسۆزان و لایەنگرانی شەرمێونی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیلن، تەنانەت ئەگەر پرۆژە وەرگرە فەرمیەکانی بنیاتە ڕەنگاوڕەنگەکانی مافی مرۆڤ لۆبی بەهێزی یەهودی لە جیهاندا نەبن. حوتەم، شەڕ ژەهرێکی کوشەندە بۆ بەزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژینە. ئاشکرایە کە شەڕێکی چ لەو ئاستەی ئێستادا کە تا ڕادەیەک بەرتەسک و سنووردارە و چ لە ئەگەری بڵێسەسەندن و بەربڵاوبوونیدا بە تەواوی بە زیانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن-ژیان ئازادی دەبێت. شۆڕشێکی کە بەرەو پێشبردن و بە سەرنجام گەیاندنی لە هەر بارودۆخێکدا ئەرکی سەرەکی و بێڕاوەستانی ئێمەیە، بەڵام واقعیە دەوەیە کە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژینا کە شەڕێکی بەردەوام و هەنگاو بە هەنگاو لەگەڵ ڕژیمی فاشیستی کۆماری ئیسلامی بەرەو پێش دەبات، زۆرترین زیانی لە شەڕ و بارودۆخی شەڕ لێودراودا بەردەکەوێت. ئاشکرایە کە بە هەر هۆکارێک گەر شەڕێک لە نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکادا ڕووبدات، ئەم شەڕە زیان بە بزوتنەوەی خەڵکی ئێران دەگەێنێت. لە هەلومەرجی ئێستادا شەڕی بەردەوام و بە شوێنەی خەڵک لەگەڵ ڕژیم کە هاوکاتە لەگەڵ پرۆسەی خۆڕێخستنی هەنگاو بە هەنگاو و بەردەوامی جەماوەر، گۆڕانکاریە شۆڕژگێڕانەکان لە ئێران بە شێوەیەکی ئومێدبەخش بەرەو پێش دەبات. قەیرانی ناوخۆی دەسەڵات، داڕمانی ئابووری و بێتوانایی ڕژیم لە ئاسووڵاندانەوە بە لانی کەمەکانی ژیانی خەڵک، گۆڕانی ئاراستەی سیاسەتەکانی ڕێبەری ڕژیم و گرتنەبەری سیاسەتی پاشەکشە لە دەرەوەی وڵات و هەروەها شێوازی دیاریکردنی سیاسەتەکانی دەوڵەتی پزیشکیان هاوتەریب لەگەڵ ئەم گۆڕانکاریە دەرفەتێکی زێڕینی بۆ بەرەو پێشچوونی بزوتنەوەی جەماوەری پێکەناوە. کاردانەوەی بەربڵاوی جەماوەر سەبارەت بە گیان لە دەستانی دڵتەزێنی زیاتر لە 50 کرێکاری کانگای بەردی خەڵوزی تەبەس بەیانگەری ورەیەکی نوێیە لە ناو جەماوەردا کە دەتوانێت یارمەتی دەربێت بۆ شکڵپێدان بە هاودەنگی و یەکگرتووی جەماوەری. لاگەری هێرش بۆ سەر ئێران بە شێوەیەکی سروشتی لەگەڵ سەرهەڵدانی ناسیۆنالیزمی ئێرانیش بەرەوڕوو دەبینەوە کە دەتوانێت کاریگەری نەرێنی لە سەرکەش و هەوای بزوتنەوەی شۆڕژگێڕانەدا بنێت و ببێتە هۆی دامرکاندنەوەی ناڕەزایەتیە جەماوەریەکان. ئاشکرایە بەهۆی وێنایەکی کە خەڵک لە جینایەتەکانی ڕژیمی ئیسرائیل لە غەزە هەیەە بە دوور دەزاندرێت کە بە تێپەڕبوونی کات کەس یا کەسانێک هیچ وەهمێکیان سەبارەت بە هاوسۆزی ئەم تاقمە فاشیستە لەگەڵ شۆڕشی کۆمەڵانی خەڵکیێران هەبێت. هێشتا ئاگری ئەو شەڕە بڵێسەی نەسەندووە کە هێزە ئەمنیەکانی ڕژیم بە بیانووی تێکدانی ئارامی دەرونی کۆمەلگا هەر تێبینی و لێکدانەوەیەک سەبارەت بە شکست و سیاسەتە وێرانکاریەکانی ڕژیم بە پرسێکی ئەمنیەتی لە قەڵەم دەدەن. شەڕ و هەلومەرجی نظامی دەستی دام و دەستگا ئەمنیەتیەکانی ڕژیم و باندەسەرەڕۆ و سەرکوتگەرەکانی تۆڕە فاشیستەکانی لایەنگری ڕژیم بۆ سەر گیان و ژیانی خەڵک ئاواڵە دەکات. هەلومەرجێکی لەو شێوەیە هێز و وزەی خەباتکارانەی خەڵکەم دەکاتەوە. ئەگەر شەڕەکە بەرە وێرانکاریەکی هاوشێوەی ئەوەی لە غەزە و لوبنان و یەمەن ڕوویدا بڕوات، ئیمکانی ژیانی خەڵکیش لە ناو دەبات و ڕێگری لە هەر چەشنە بزافێکی خەباتکارانە دەکات. هەر بۆیە پێویستە سەرجەم هێزە چەپ و پێشکەوتن خواز و جەماوەریەکان بە هەموو هێزەوە لە دژی شەڕ ڕابوەستن. پێویستە دروشمی نابۆ شەڕ و ڕێگریکردن لە شەرخوازان ببێتە دروشمی سەرەکی خەبات و ناڕەزایەتیەکانی ئێستای خەڵکیێران. لەمڕۆوە ئیدانەکردنی سەرجەم ئۆپۆزیسیۆنە ڕاستڕەوە و لایەنەکانی هاوپەیمانی هێزە دەرەکیەکان بەتایبەت ئیسرائیل و هەروەها ئیدانەکردنی هێزەکانی بەرەی خۆڕاگری کە بە چاوپۆشیکردن لە جەنایەتەکانی ڕژیمی ئیسلامی بە هەموو هێزەوە و بە شێوەیەکی هەمەلایەنە لە بەرامبەر ئیسرائیل و وڵاتانی ڕۆژاوادا پشتیوانی لەم ڕژیمە دەکەن، ئەرکی شۆڕژگێڕانی سەرجەم هێزە چەپ و پێشکەوتن خوازەکانە. بێهەڵوێست بوون لە شەڕ و جینایەتەکانی ئیسرائیل بە بیانووی جینایەتکاربوونی ڕژیمی ئیسلامی نیشانەی ئەو پەڕی بێ ئیرادەیی و تەسلیم تەڵەبی هەر هێزێکی سیاسیە. شۆڕش کاری کۆمەڵانی خەڵکیێرانە و پێویستی بە فریادڕاست نییە. بڕۆخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکیێران بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیسم. ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ناسراو بە ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران ڕێکەوتی شەممە 14 ڕازبەری 1403 هەتاوی بەرابەر بە 5 ئۆکتۆبری 2024 زاینی.